سەرتا بەخێرهاتنتان دەکەم. من ماوەی 2 ساڵ ئەبێ خاوەن پیشەی دوکانداریم، دوکانی شتی ئەفرەتانم هەیە. زۆر خۆشحاڵم کە بەشداریم کردووە لەم فستیڤاڵەیە. ئەم فستیڤاڵە زۆر گرنگە بۆ پێنجوێن. دەستخۆشی لەو بەڕێوەبەرانە ئەەکەم کە ئەم فستیڤاڵیان ڕێخستۆ بۆ ئێمە وەکو هەلێک بۆ ئەوەی خەڵک زیاتر بمان ناسێ، ئەوانەی دەرەوەی پێنجوێن و ئەوانی ناوەی پێنجوێن. بەڕاستی یعنی شتێکە هەلێکە زۆر باشە بۆمان، یعنی دەستخۆشێکی زۆر تایبەتین بۆ هەمویان هەیە، بە تایبەتی خاتوو ڕاست، خاتوو گۆنا، خاتوو بێخاڵ، هەرسێکیان دەستخۆشێکی زۆرم هەیە بۆیان کە زۆر یارمەتیدەری من بوون. من شتەکانم هێناوە بۆ ئێرە، یعنی بۆ ئەوەی خەڵک بیبینێ و خەڵک زیاتر بمناسێ. هەرچە من خۆم دوکانێکی بچووکم هەیە بەڕێوەی ئەبەم، بەس حەزم کرد زیاتر خەڵک بمناسێ هی دەرەوەی پێنجوێنیش. بەڕاستی من زۆر بە گرنگی ئەزانم کە زۆربەی حەز ئەەکەم ئافرەتان بێت بەشدار بنتیایە، چون کارەکانێت چەندێک ئافرەتان گرنگن بۆ ئەم پیشانە، یعنی ئافرەت خۆشە پیشەکەی خۆی بناسێنێت، دەرکەوێت، ئیش بکات، یعنی لە سەقاتی خۆی بۆستێ، یارمەتیدەری ماڵەوە و خێزانەکەی بێت. زۆر گرنگە ئەو شتانە. لەگەڵ دەمەکاتەوەڵێ هەوڵی نووسینگی کاخۆ بڵێ لێرە تەقینەوە بۆ لە پێشاڵە نووسینگی کاخۆ دەست پێکە. ئەم فستیڤاڵە ئەم ڕۆژە بێت. چەند ڕۆژ پێش ئێستا من لە پەیجی خۆم دامناوە، تەنانەت خەڵکی هەولێر، خورماڵ، هەڵەبجە، هەمویان سەی سایق، زۆربەی ناوچەکان پەیوەندیان بە منەوە کردووە کە حەزیان کردووە لە فستیڤاڵەیە بەشدار بن بەهۆی پەیجەکەی منەوە. وڵی پێم ئەوەیە، یعنی تا ئەتوان شتێکی بەسیتیش بێ، یعنی کەمێکیش بێ، ئەگەر توانایەکیان تیا بێت بێنە دەرەوە، یعنی بۆ ئەوەی خەڵک بیبینێت، بۆ ئەوەی بە خەڵک بناسرێن، خەڵک ئیشەکانیان ببینێ. ئەگەر شتێکی کەمیش بێتۆ هەموو کەسێ ئەبێ یەکەم جار لە کەمەوە دەست پێ بکە، دواتر بەرە ئەچێتە مەرحەلەیەکی زیاتر سەرکەوتووترە بێت.